نەوگوڵ ناوی گوندێکی خنجیلانەی ڕۆژهەڵاتی کوردستانە بە قەتپاڵی چیایەکەوەیە لەسەر ڕێگای مەریوان سنە. با پێی گۆڕانکاریەکانی زمان بۆ نگڵ گۆڕاوە. دەستانە نەگەڵ لە 65 کیلومتری شاری سنە و قراری گرتیە سەر بە ناوچەی بەخشی قەڵاتەرزانە 2500 نەفەر جەمعیەتیە 650 خانەوار لێرە ساکنن. مردمی ئەکسەرن بە کشاوەرزی و دامداری لێرە مەشغوڵن. ئاهۆوای کێفسانی کەس دەبێتەوە بکە لە دامەنە لە کێفیە لێ بەرزبەرزە قەراریگری و هەوای سەردیێز بارانی چە ئەکسەرێنی بەفرگیریشە لێرە لە مەسیرە ئینە قەراریگرتیە. لە نەگەڵا ئەکسەرن مردم بە سۆرانی قساکەن. ئاوایەکان دەوروبەریشمەندانێکی ئەوێتە میانە کە جەمعیەتی ئەویش 1500 نەفەر جەمعیەتیە زۆنجە بەرقڕووە ڕەشنەشە دانیکەشە. با تۆجو بۆ کە ئێرە جەمعیەتی فرەتریەز نسبەت بە شوێنەکانتر ئەکسەرن ئەو شەلێکە قابلین بە لێرە هەست کڵاش بافیە لە قاڵی بافیە لە ئەکسەرن وانە کە لێ نابێ لە نگڵا هەست. مزگەوتی نگڵ بە یەکێک لە مزگەوتە دێرین و ناودارەکانی کوردستان دادەنرێت. ئەوەی زیاتر ڕوخساری معنەوی و پیرۆزی بەم شوێنە بەخشیوە قورئانەکەیەتی. ئەم قورئانە بەڕێنووسی کوفی و جوانکاری ئاویزێر لەسەر پێستی ئاسک نووسراوە. درێژی قورئانەکە 6 سانتیمەترە و پانیەکەی 22 سانتیمەترە و ئەستوریەکەی 15 سانتیمەترە. مێژووی ئەم قورئانە بۆ سەردەمی عوسمانی کوڕی عەفان خەلیفەی سێیەمی ڕاشدین دەگەڕێتەوە. لە وڵاتی ئێرانی شاو لە وڵاتی کوردستاناتی شاو لە مەملەکەتە خوای تەبارەتەعالا ئەم نوقتەیە بە پاک زانی. ئەم قورئانیانە لێرە دانیا، ئەم مەکانیانە بە ئەمین و بە ئەمان زانی. ئەم قورئانیانە لێرە دانیا وەتی قورئانەکەیان لێرە بەجێهێش و دانیا. ئەڵبەت ئەم قورئانی لە قەدیما ئەیگەڕێنەوە بە ئێمەگەیەن ئێژن بە فەرماشی عولەما 4 نسخە بووە ئەم قورئانی لێ. یەکێکیان ئەمەس لە ئێرانە و لەم جێ مەبارەکە، یەکێکیشیان لە مەزید ئایا سۆفیای تورکیە لە تورکیە. ئەو قورئانی شەسە کە حەزەتی عوسمان خۆی تیلاوەتی ئەکرد و ئەی خوێندۆ وەختێ شەهیدییان کرد هەر مەشغوڵی تیلاوەتی قورئان بوو لەبان ئەو قورئانەوە خوێنی ڕژیا و شەهیدیان کرد. ئەم قورئانیە لاج 4 قورئانێکن بە 4 ئیقلیمە جەهانە لە وەتوایە ئیسلامیەکان نێریاگن کە سەنەدی ئیسلامە و سەنەدی مسلمانانە لێرە دانیاوە. الله ئەکبەر الله ئەکبەر أشهد أن لا إله إلا الله. شوانێک تێی لەم دەرا حیوانە لەوەڕێنێت تەماشاکە لە جێی مزگەوتەکە چەندانە گوڵێک سەوز بووە. ئەویش گوڵەکان هەڵ ئەکەنێ بە ئیرادەی خوا تەماشای شوانەکەی ئەکا وەکو چاڵێ وەکو مەسەڵەن ئاوا شۆنێک بەردێکی تیا دەربێری شۆنەکەی کونابووێت ئاوا چاڵک و کوناگ ئەوێنێت ئەویش ئاسا و گۆچانێ بەدەستی بووە دایە لە ئەو شۆنە تەقەوسەڵایەک ئەژنەفێت وەختێکە ئەیاتۆ ئەو سنۆقەی کە قورئانەکەی تیا بووە ئەکەفێتە دەرەوە خەبەر ئەگا بە ئەهل ئاوایی حەدەقەل ئەو خەڵکە لەو شۆنا 200 ساڵ زیاتر زندگیان کردیە. دوای 200 ساڵ بازم قورئانەکە پیاوێ شوانەکە تیای دۆزێتەوە خەبەر ئەگا بە ئەهل ئاوایی و تێن قورئانە سنۆقەکە دەتێن و تەماشایەکەن بەڵێ هێژن ئاوای لێرا بووەسە و مزگەوتی لێرا بووەسە و قورئانێکی لە مزگەوتا بووە و گەڕانیانەسە بۆمان لافاواتیە و مزگەوتەکەی بریە و قورئانەکە نەماگە ئەوا بە ئیرادەی خوا قورئانەکە دۆزیاگەسەوە. بازم ئەوانیش کۆچەکەنەوە تێنەوە لە دەوریان ماڵەکەنەوە مزگەوتەکە بیناکەن ئیتر بەخاتر ئەوەی کە ئەو قورئانە لە ناوگەڵ یا لە بەبوون ئەو گوڵیەلۆ قورئانەکە پێیا بووە ئیتر لە قەبی ئەم ئاوایەنە ناونیاگە ئاوایی نەوگوڵ. ئێمە بە بەرچاو خۆمان و خەڵکی ئەم ئاوایە ئەزانن لە قەدیمتریشۆ ئێمە ژنەفتیمانە گەڕانیانەسەوە بۆمان. هەر کەسێک ئەگەرەکانی ئەیگەڕێنەوە گول بووێت و هاتوێتە پاڵ ئەم قورئانە لێوانێ ئاوی لەو شێرە هاوردوێت و لە لای قورئانەکە داینیا و خواردوێتی و خوای تەبارەک و تەعالا شەفای بۆ ناردیە.
هەزاران کەس نەخۆشینی شێتی بووە هاتیە سەپاڵ ئەم قورعانە لە معجزەی ئەم قورعان و کاری خواوەن عاڵەم و شەفای پیا کردیە. ژیان هەمیشە لە گۆڕاندایە بۆ هەر قۆناغێک کە ڕستە و پێداویستی تایبەت بەخۆی هەیە لە ناو کوردەواریشدا ئەم پێشکەوتن و گۆڕانکاریانە بەدی دەکرێن. کەلوپەل و کەرەستەکانی با و باپیرانمان بۆ ئێستا بەکار نایەن، بەڵام سەروەتێکی گرنگی نیشتیمانین کە پێویستە بیان پارێزین. موزەی نەگەڵ لە ساڵ 1392 هەتاوی بە هاوکاری کەسانیەلی زەحمەتکێش و دڵسۆز و همچنین هاوکاری میراسی فەرهەنگی تأسیس بووە. لە ساڵ 1392 تأسیس بووە. ئەم موزەخانە شامڵی دوو قسمەتی مختلفە، قسمەتی ئەوەڵی یا قسمەتی ورودیەکەی موزەخانە کە شامڵی کانیاوێکە کە لە زمانی قەدیم و لاو کانیە هەر بووە. بەنابێت خادمەدمیش لە زمانی لە ئەو وەختە کە قورعانەکە پیا بووە ئەم کانیشە هەر پیا بوو. و بەخشی تریشی سری عکسیەلێ مربوط بە جێلی دیدەنی و گەردیشگەریە مربوط بە نگەڵ و دیهاتەکان دەوروبەر. قسمەتی ئەسڵی موزەخانەکەی شامڵی سێ بەخشە. بەخشی ئەوڵی معیشەتی و مردمی کە مربوط بە کارگەل و هۆنەریەلێ کە مردم لە زمانی قەدیمە مردم لە زمان قەدیمە لە منتەقە ئەنجامیانەدا کەم متەئسفانە ئیمڕۆ فرە کەم ڕەنگ بووگەسۆ ئێمە ئەشی بکەین بە کارێکە نێڵین ئەمە کەم ڕەنگەوە بێت و وەنێڵین لە بین بچێت. و قسمەتی دووەمیشی بەخشی دووەمیشی قورعانیەلی خەتی و قەدیمیە و بەخشی سیۆمەکەیشمان ئاساری باستانی و قەدیمیە. هەروەکە وتمان موزەخانەی نگەڵ شامڵی سێ بەخشە، بەخشێکی معیشەتی و مردمیە. ئەم قسمەتیە کە مربوطە بە معیشەتی و مردمی دەستگای بافەندگی جۆڵاییە یا دەستگای بافەندگی پاچاڵیشی پێژنە قەدیمە پاچاڵی کە ئەوەکە لیباسیەلی مەحەلی کوردی و همچین جارماز و یا سەجادوشتەی پێ دروستەکەن. غرفەی دووەمەکەیشمان دەستگای بافەندگی تەونە بۆ مەسەڵەن دروستکردنی جاجیم و همچنین بۆ کیسەیەلێک ئەنبەر بۆ جێلی ئەنبەر بۆ غەلاتوشتگەلە ئیسفادەیانەیە کرد. ئەم غرفەیچمانە مربوطە بە پوششێک جلیقەی بانەوان و همچین کڵاو زەڕێکەس بۆ مەراسمیەلێ زەماوەن و مەراسمیەلی نۆرۆز ئیسفادەیانەیە کرد. ئەمەیشیانە ئەم غرفەیچمانە هەر بەو جۆرە کە کڵاوە و جلیقەیەکە بۆ نوعی پوششێکە بۆ خانمەکان پێمەژین سوخمە و جلیقەی بانەوانە. ئەم غرفەیچمانە کە مربوطە بە فعالیت‌های ڕۆژمەڕەی خانمەکانەوە هەست کە مەسەڵەن ئەمە چۆن بۆ لە قەدیما چۆن لە وەسیلەگەلە ئیسفادەیان کردە. ئەمە مەشکەی پێژین ئێمە هەروەها قەپان یا تەرازوو ئەمە بۆ جێگەی سیراج و ماس و ئەم جۆرە چتگەلە ئیسفادەیان کرد. ئەمانیشە هەروە ئەمیشە وەسیلەی پۆختۆپەزێن نانە کۆلەن وەسیلەی پۆختۆپەزێن نان کە چۆن نانیان دروست کردە و هەر بە ئەم ڕەوەشە بووە تر. ئەمەیشە نەمایەکە لە وەتاقە نەشیمەنێ کە چۆن لە دانیشتینە و زندگیان کردە گشتیان نابم حاڵەتە دانیشتنی زندگی سادەیان بووە. موزەخانەکە خۆی کولەن چەندانێک کولەن نیمەی بە هاوکاری مردمۆ کە خۆیان ئێهدایان کردە بە دڵ و بەگیان هێناویانە ئێهدایان کردە. سریەکی چی سنیاگە بە تایبەت سنیاگە لێرەنانی گەهداریەکەن و سریەتریی ئەمانەتە بە حاڵەتی ئەمانەت کە مردم هاوردیانە لێرە دایانیاگە. ئەمانەتەکانمان کەمترە وەلی بیشتری ئێهداییە و ئەوەی کە سنیاگە لێرەنە. هاوشێوەی عوسمان هەورامی جلەکانی پۆشیوە بە شێوەزاری سۆرانی ناوچەی سنە دەدوێت، بەڵام یەکێکە لە ئاشقانی گۆرانی هەورامی. پەیوەندیەکی باشی لەگەڵ هونەرمەندەکانی هەوراماندا هەیە و ئاوازی بۆ هەندێک لە گۆرانیەکانیان داناوە. ئێمە ئەژداد بن هەر علاقەمان بە هەورامی بووە و هەر لە تەکیانە بووین و یانێ خۆم باوکم براکەم هەر بووین وەڵدا آخر فقط
من 54 ساڵە لە ساڵ 54 54 من لە تەکیان ناڕفقیم بووە و گۆرانیان وتی عوسمانی جەمیلوان و ئەوەتە بەیەکۆ بووین تا گەی بەسەم بۆ ساڵ 65 تا ساڵ هەفتا لە هەفتاوە بەملا من شلم کرد بە ئاهەنگدانیان و بە گۆرانی وتن بێژم برا ئەوە بکەین و ئەمە نەکەین و ئەوە بکەین گۆرانی تازە من لە تەگ جەمیلا وتی بە ئەوە هەر نەوارەکەمان هەز لە تەگ شەفیعا هەر وتیمە لە تەگ کاحمەسەینە وتی من نیمە نەواری نەتەوە دووبارە لە تەگ ئەم هینە فەرزادا وتیمە لە تەگ فوادە وتیمە تەقەمانە گۆرانیمان وتیە و تۆمارمان کردی و وتیمانە پەخشش بوو لە پاڵ هونەردا بۆ بژێوی ژیانی کارگەیەکی سونەتی لە ناو ئاوایی نگەڵدا دروست کردووە و ڕۆنەکەرە بەرهەم دەهێنێت. ئەمام کەرە تاوێتەوە قەشنگ دوایە تاویاو هینەکە خامۆشەکەن چراکە خامۆشەکەن و کەفەکەی بەخاڵ ئەگرین و ئەکرد ناو زەرفی جیاوازی و دوای بەکردمان ناو جیاوازی ڕۆنەکە ئەگرین ئەکرد ناو قادانێ تر و هەر لەبەرۆ تا 4-5 سعات ئەشێ سەبری دەکەی دا ئەنیشێ وەختێ نێشت جا دۆکەکەشی دووبارە دۆکەکە ئەگرین ئاوی تێکەن دۆکەشی هینەوێ ئەوێتە ڕۆنەچێکی ئاو بێ ئەرژێن وەچیکی بێتە ڕۆکەفەکەی گرێت دووبارە ئایدانەشی بیتاوێنینەوە ئەویشی ئەمیشی تانشین بوو ئەکرد ناو زەرفە لەبەرە کوڕەکان خاسیەکەن و منیش خەریکەوەم بۆ ئەوانجا لەبەرە دروستیەکەن مشتری ئێمە ئەکسەریەت تارانە یەزدە مەسەن هەمەوانە کاشانە سلێمانی ئەوەن گاگایەکەوەن یەک دووسە نەفەرەن لە سلێمانیەوەە حاجە ڕەمەزانەوە چەند باز نازانم حاجە ڕەمەزان ئەسڵ تەوێڵەیە تازە چەند بار ڕۆنی لە لای منەوە بردی ئەڵبەت من ئەیفرۆشم ئێمە مردم ئەیا بێ عێراقیەوەن حاڵیتە کارەکەمان لە خوای و لە ڕووی ئوسوڵە هەست چون ناوێسە من بێژم وەڵام ئەمڕۆنە بە هەر جۆرەکەی با بیێنەکەی بۆ عێراقەری یا بۆ شۆلێکەڕی لە بەرچاو من گوم بێ ناشە سعیکەم دووبارە کاورا پەشیمان بێتەوە داوای ڕۆنەمان بکە شروعی کاری ما لە حقیقەتا من خۆم لە ناو نێهزەتا بووم هەر خەریک کاریە لێ سەنایە دەسی بووین ئەمانوت بە خانمەکان خۆب کار من لەبەرا بە تیکەی مەوج لە ماڵاکە دام بە سەردانێ لە جێ دەسمان کاغەزیەکانە شرۆ بوو بەت هاوردمان چۆن کارێ سریە کارمان دروست کرد و لە تەکاو کارێکما نەمانزانی لە کوێ ناداینین بۆ فرۆش چوین بۆ لای مەسئول موزەکە وەختی کارەکەمیدی پیشنەهادی دا وتی کە بێن بە یەکۆ کاری واینە سنەتی لە ناو موزەکە چون مەربوتن بە یەکۆ ئەنجامی بین منیش وردە چەند کارێکم بۆ ئەنجامدا و بردم بۆی خۆب خۆشی هات بلاخەرە گروهێکمان جەم کرد و شرۆمان کرد بەکار بە خاترەوەی کە ئەوان دوو نەفەری دوو دانەتر هاوکارمان بوو نەیانەتانی بێن لە تەکمانە کارەکەمان لەوێنە سابدوێسەوە بەد وەسیلەکانمان جیا کرد و هاوردمان لە شۆنێترادامان نییە دووبارە لە تەک ئەم خانمیەلا کە بە یەکۆ ڕەفێق بووین ڕۆژێ تەسمیممان کرد دووبارە کارەکە شڕۆکەینەوە خۆ بۆ شڕۆ هەر کارێ جیا لە ئستعداد واقعاً ئێرادە فرە شەرتە لە نەزەر منە وەڵا وەسیلەکانی ئێمە ئەکسەرەن جاجم و مەوجەکانی وە چەسب و سری وەسایلی لە سناتە هیاکەین ولێ بۆ کوزەکان کە کوزەی خامتێرین ئەچین لە هەمەغانە کوزەکان تەهیاکەین ئەیتێرین
کارەکەی ئێمەی شەروەها بە بەرچاوە و کارێت تەزئیناتیە بە مل سۆفاڵیا بە مل چێو کارە چێوەکانی کە لێرەنا هەر نەجاری هەست لە لای ئەو نەجاریە لا درۆسی ئەەکەین سندۆقچەس و نازانم سریێ ئاینە و ئەم جۆرە شتیلەی ئیشتەڵی سەچوینە دوکانەکە لە خوارۆ لەوێنا ئەیوینن کە چە شتیلێکە جێکرێڵی خاسەکەین بە چێو بعد سنۆق خاسەکەین ئاینە خاسەکەین یەغانیەلی گەورە خاسەکەین ئەوانە هەر لێرەنا کارەکانی ئەنجامین وەلێ بۆ تەهیەی سۆفاڵەکان ئەشێ بچینە هەمەکان. خۆتان نەزانن ژن کورد بە ناوبانگە بۆ کارکردن واقعەن لە پەنای شووەکانیان و هەر کارێبێژی ئەنجامیان پشت بە پشت ئێرەنیشە خۆب دێهاتێکە درۆستە دێهاتەکەمان گەورەس وەلێ خۆب کارکشاوەرزیمان هەست ئاژەڵداریمان هەست بەد فرەی لە خانمەکانیش هەم دوکانداریەکەن هەم خەیاتیەکەن و هەر کەسێ خۆی بە شۆڵێ سەرگەرم کردیە قەتئەن بەڵێ خانمەکانیشمان دقیق لەم شرایط واقعا سەخت اقتصادیە قەتئەن کارەکەن. غەریبم وەی غەریبم هەر تۆ گیانی شیرینم غەریبم وەی غەریبم هەر تۆ گیانی شیرینم ئەری پەی تۆ منێ ئەی هەواری ڕەنگ لێ جەمینەمێ ئیجا پەی تۆ نێمێنێ باوانم ڕەنگ لێ جەمینەمێ ئەی هەواری ڕەنگ لێ جەمینەمێ والله ئێمە قبڵان دەرو پەنجەرە چێوی بوو ئەو وەختە وەکو ئیسە نەبوو ئەمە هەنوشتە بێ قبڵان دەرو پەنجەرە چێوی بوو وەسایلیە لە واکەتی لە ماڵە بە شێو دروستە کردیا گشتی لە کومەیت و لە دەرو پەنجەرە ئەمانە کاروانمان ناکرد ئەتا لە کاری یێرەق و نێڵە و ئەوانەوە بگرێت تاکەتی دەرو پەنجەرە و ئەمانە ئەو کاروانمان ناکرد بەڵام میزەتێتر ئەوانیشە کەم کەم بە بۆیەوە ئاهەناتیە کاری کەمە بۆسە و ئەمەش ئەنشنان تەغیر شغڵێکمان نەداگار فرتر لەسەر ئەو کارە قەدیمە سونەتی لە کارەکەین ئێمە گشتی لە چیەوە منتەقی خۆمان ئیسفاداکەین کەمتر لە چێوێ لێ ڕووسی و دارجەمەڵەوە ئیسفاداکە نایتێنن بیشتر دار چنارە و بیە و بۆ کارگەرێکی جواکەتی بخصوص دار گوێز ئیسفاداکەین چێ و خاصیت خۆی هەز لە ماڵە ماڵگە لە واکەتی دریاکانی چێوە پەنجەرەکەی چێوە سەقفەکەی چێوە نسبەت بە ماڵگەلێکە واکەتی چێو نییە واکەتی ئاهەنە ڕتوبەتیان کەمترە ئەمانە ڕتوبەت ناکردن ئەمانە ئارام بەخشن بۆ ئینسان وەک ئاهەنەکە نییە وەک باقی وەسیلەکانتر نییە چێ و خود بە خود حاڵەتی تێز ئارام بەخشە بۆ ئینسان هەر ماڵە چێوی تۆڕێتە ناوی لە تەک ماڵێکەوە بە تەکنۆلۆژی ئەمڕۆ کریاسە و تۆشاکە ئەو ماڵە قەدیمیە دڵنشینترە تاکەتی ئەم جەدیدیە لە واکەتی سەتێ بە شتێر پێشڕەفتەی کەن و بەڵام ئەو ئوینیە نییە ئەو تەسکینیە نییە ئەو حاڵەتە خۆشیە نییە. قبڵات برق نەبوو موتور نەبووە گشتی کار دەست بووە گشتی بە ئەڕالی گەورە بە مشاریەلی گەورە ئەوە کە لێرە دامانیاگە بەوانە کاریان کردیە ئیسەچە من ئەو وەسیلە قەدیمەدا هەر وەک ئاساری باستانی هەڵم گردیە گشتی هەرماوە لێرەنا تاکەتی منیش بێن ئەوسی لالە هەر ئەوێ بمێنێت گشتی هەست لە مشار و لە ئەوە کە واکەتی وەسیلەی قەدیمی بەکاری پێکریاوە قبڵە ئەمە ڕەمەتوری و ئەمانە نەبووە گشتی بە شەقە مشار و بە گردە بڕ و بەمانە داریان پڕیاسە و تەختیان داوەکەوە. گوندی نەگەڵ شارەدەیەکی مێژوویی و گەشتیاری ڕۆژهەڵاتی کوردستانە بەشێک لە شووناسی ئاینی و فەرهەنگی کوردەواریمان لەوێ پارێزراوە.